مۆندیالی 2022 قەتار کۆتایی هات. گەر پرسیارێکی سادە لە هەرێکێکمان بکەن و پێمان بڵێن چەند پاڵەوان هەیە لە بۆنەکەدا، بێگومان هەمومان دەڵێن یەک پاڵەوان. ئەویش تەنها هەڵبژاردەی ئەرجنتینە. بە دیوێکی دیکەدا هەموو خلوبوونەیەکی وەرزشی لە کۆتاییدا یەک پاڵەوانی هەیە، بەڵام جیاواز لەو پێشەکیە. لە جامی جیهانی ساڵی 2022 وڵاتی قەتەردا زیاتر لە پاڵەوانێک هەبوو. دیمەنەکانی مۆندیالی قەتار لە پاڵ ئەوەی پڕبوون لە ڕووداوی چاوەڕوان نەکرا و شۆکێنە. لە هەمان کاتدا دیمەنگەلێکی تێدا بێنرا کە لە پاڵ ئەرجنتیندا دوو کرد پاڵەوانی جامی جیهانی. وڵاتی قەتار گەر پێناسەیەکی سادە بکەین بۆ جامی جیهانی وڵاتی قەتار پێویستە بڵێن جیاوازترین جامی جیهانی بوو لە مێژووی تۆپی پێدا، چونکە لەگەڵ دەستنیشانکردنی وادەی مۆندیالدا تا کۆتایی بۆنەکە لە هەموو ڕووەکانەوە جیاواز بوو. سەرەتا دژایەتی وڵاتەکە کرا بەوەی ناتوانێت لە کاتی خۆیدا بۆنەکە ببات بەڕێوە. دەنگۆکان بە جۆرێک گەورە و گەرمکران یەکێتی نێودەوڵەتی تۆپی پێ جێگرەوەی قەتەری دەستنیشان کرد. بەڵام قەتەر وەڵامێکی تایبەت و شۆکەرەوەی دایەوە بە جیهان و وەرزشکاران بە تایبەتی. دواتر قەتەر تۆمەتبارکرا بەوەی نەیتوانیوە ڕێز لە گیانی کرێکارانی وڵاتەکەی بگرێت و زۆرترین قوربانی و ڕووداوی مردن لە کاتی ئامادەکاریەکانی جامی جیهانی ڕوویداوە. بەڵام ئامادەکاران بەکردار ئەم دەنگۆیەشیان کپ کرد. پاشان لە کاتی دەستپێکردنی بۆنەی جامی جیهانی وترا قەتەر تەنها نمایشێکی ئاینی دیاریکراو دەکات، ڕێزی نەیار و دژ بیرەکانی نە، بەڵام دەستپێکی ئاهەنگی جامی جیهانی بە ئاەتێکی قورئانی پیرۆز دەستی پێکرد کە ئاماژەیە بۆ ئەوەی جیاوازی نەتەوەکان هیچ کاریگەری لەسەر پێکەوە ژیان و ڕێزگرتنی یەکتر نییە. دواتر ڕکابەری توندی وڵاتەکە کرا بەوەی دژی ئازادی تاکە کەسی ویستیان بابەتی هاوڕەگەزخوازی سادە بکەنەوە لەژێر کۆمەڵێک ناونیشان. بەڵام سەرانی بەڕێوەبردنی جەمەکە وتیان ئێوە لە وڵاتی ئێمەدان، پێویستە ڕێزی دابوونەریت و کەلتورمان بگرن و بە هیچ جۆرێک ڕێگە نادەین سەروەریمان پێشێل بکرێت، بۆ وێنەی هێژ هیچ دروشمێکی هاوڕەگەزخوازی جێبەجێ بکرێت لە وڵاتەکەدا. سەرباری هەموو ئەمانش خزمەتگوزاریەکانی وەک ئەنتەرنێت، هاتوچۆی نێوان یاریگاکان، پاراستنی گیانی ئامادەبووان، ڕێزگرتن لە جیاوازیەکان و ڕوونەدانی هیچ پشێوی و ئاڵۆزیەک ئەمانە دۆخێکیان دروست کرد جیهان شۆک و بێدەنگ کرا. لە کۆتا ساتی مۆندیالیشدا کردنەبەری ئەبایەک وەک نیشانەیەک بۆ کەلتوری وڵاتی قەتەر و نەتەوەی عەرەب بۆ بەری لیۆنێل میسی باشترین یاریزانی مۆندیالەکە بووە کۆتا دەستکەوتی وڵاتی قەتەر و توانی ئەو دەرفەتەش بخۆزێتەوە بۆ وێناکردنی خۆی وەک براوەی مۆندیالەکە. بۆیە دەتوانین بڵێ لە پاڵ ئەرجنتیندا وڵاتی قەتەر یەکێک بوو لە براوەکە. وڵاتی یابان پندێک هەیە دەڵێت یابانیەکان 100 ساڵ لە پێش مرۆڤایەتیەوە، چونکە نزیکن لەوەی لە تێک ڕایکایە کۆمەڵایەتیەکان بگەنە لووتکە. هەڵبەت وەرزشیش بەدەر نییە لە کایە کۆمەڵایەتیەکان، بۆیە یابان لەم جامی جیهانیەدا بۆ گشت جیهانی سەلماند هەتا هەیت ببە چی دەکەیت بیکە بەو مەرجەی سنووری بەرامبەر نەبەزێنیت، ڕێزی تەواو لە سنوور و دەب و نەریت و پێشینەی خۆت بگرە. یابان پێیوتی خول و بۆنە وەرزشیەکان دێن و دەڕۆن و تەواو دەبن، بەڵام ڕێز، ئازادی، پاراستنی سنوور، کەسایەتی، گیانی پێکەوەبوون و هاوکاری خاڵێکی جێگر و نەگۆڕە. پێیوتین پارێزگاری لە ڕۆحی وەرزشی هیچ پەیوەندیەکی نییە بە شکست، سەرکەوتن، یەکەمبوون و ماڵ ئاوایی کردن. یابانیەکان پەیامێکی پێکەوەبوون و ڕێز و گیانی بەرزی پێکەوەبوونیان بە هەموو جیهاندا بڵاو کردەوە. بەڵێ ئەوەی یابانیەکان بوون ژووری جلگۆڕین و یاریگە و شوێنەکانی مانەوەیان وەک ماڵی خۆیان خاوێن ڕادەگرت و پارێزگاریان لێدەکرد. دواتر بێگوێدانە ئەنجام سەری ڕێز و لێبوردەیان بۆ هاوڵاتیەکانیان دانەوە، بەوەی نەیانتوانیوە ئەنجامێک بەدەستبێنن لە ئاست چاوەڕوانی ئەوان بێت. لەبری نیگەرانی و گرژی دەرونی بە دەرونێکی ئارامەوە لە بەرامبەر گەلەکەیان وەستان و داوای لێبوردنیان کرد، وانەیەکیان دایە مرۆڤایەتی کە هیچ کات بیر نەچێتەوە.
ئەرجەنتین وڵاتی تەنگۆکان یەکەمی مۆندیال و براوەی نازناوی جامەکە. هەڵبژاردی ئەرجەنتین بۆ سێم جار لە مێژووی خۆیدا توانی ببێتە براوەی نازناوەکە، ئەگەرچی بەسەرەتایەکی زۆر خراپ هاتە نێو مۆندیالەوە، بەڵام لە کۆتاییدا ئەنجامێکی باشی پێشکەش کرد و توانی خەمی هاوڵاتیان و هەندەرانی بکاتە شادی و خەندەی سەرلێوان، توانی تەمی شکستەکانی بسڕێت و سەرکەوتن بنووسێتەوە. ئەرجەنتین بەڕابەرایەتی لیۆنێل میسی ئەستێرەی دیاری تۆپی پێ توانی لە یاری کۆتاییدا و وێڕای ڕکابەریەکی توند لەگەڵ هەڵبژاردەی فەڕەنسا ببێتە پاڵەوان. ئەرجەنتین کە ئێستا و تا 4 ساڵی تر هەڵگری نازناوی مۆندیال یەکەم براوە و پاڵەوانی مۆندیالی وڵاتی قەتەرە و لە پاڵەویشدا هەردوو وڵاتی یابان و قەتار ئەگەرچی وەک هەڵبژاردەی وەرزشی نەیان توانی ببنە پاڵەوان، بەڵام بە هەڵوێست و توانەکانیان گەیشتنە ئەو ئاستەی بە پاڵەوان ناویان ببێت.